میکاری پۆلی هەشتم و بنەڕەتی لاپەڕە 116 لە پرسیارەکان لە 34 هەتا 36 لاسەنگەکە بنووسە و شیکاری بکە. پرسیاری 34 ئەنجامی لێکدانی ژمارەیەک لە 9 بچووکترە لە 99. ئەنجامی لێکدانی ژمارەیەک واتە ژ لێکدان لەگەڵ 9 گچکەترە یان بچووکترە لە 99. بەڵام لە کاتی لێکدانی پیت لەگەڵ ژمارە زۆر باشترە ژمارەکە پێشی پیتەکەی بنووسرێکەوەتە ئەوها بنووسین 9 ژ لە جیاتی ژ جاران 9 هەر یەک شتە، بەڵام ئەو نووسینە جوانترە. ئێستا لاسەنگەکە نووسرا، شیکارەکە کووە؟ شیکارەکە هەمیشە ئەوەیە دەچم تەمەشای ئەو لایەی دەکەم کا پیتەکە لەوێ لێرە لای ڕاستە ئەو ژمارەی لە تەنشت پیتەکەیە دەبی ئەو ژمارە لەوێ نەبی لە جیاتی هەمیشە یەک هەبی هەتا ئەوەی بکەم دەبی هەردوو لای دابەشی 9 بکەم. ئەوجا 9 دابەش 9 یەک تەنیا پیتی ژ و کەمترە لە 99 دابەش 9 یەکسانە بە 11. تەواو هەر ئەوەندەیە. هیچ نابی ئەمن لە هێمایەکەی بگۆڕم چونکە دابەشم کردیا بەسەر ژمارەیەکی پۆزیتیڤ، ژمارەیەکی کە کۆی لە پێشە نێگەتیڤ نییە. پرسیاری 35 ئەنجامی دابەشکردنی ژمارەیەک بەسەر 6 بەلایەنی کەمەوە دەکاتە 8. ژمارەیەک کە دابەشی دەکەین بەسەر 6 بەلایەنی کەم واتە ڕەنگە زۆرتربی و ڕەنگە بکاتە 8یش کەواتە گەورەترە لە یان یەکسانە بە 8. تەواو ئێستا شیکارەکە کووە چونکە لای ڕاست کە پیتەکەی لێیە دابەش کرا بەسەر 6 ئەمن ناچارم هەردوو لای لێکدەم لەگەڵ 6 هەتا ئەو پیتە کە ژ بە تەنیابی هیچی لە تەنشت نەبی. 6 دابەش 6 یەکسانە بە 1 پیتی ژ گەورەترە یان یەکسانە بە 6 جاران 8 48. تەواو هیچ پێویست ناکە من گۆڕانکاری لە هێمایەکان بکەم چونکە لاسەنگەکەی خۆم لێکدایە لەگەڵ ژمارەیەکی پۆزیتیڤ. پرسیاری 36 ئەنجامی لێکدانی ژمارەیەک لە کەم 7 گەورەتر نییە لە کەم 63. ژمارەیەکمان هەیە ئەنجامی لێکدانی لەگەڵ کەم 7 گەورەتر نییە واتە یان یەکسانە بە یان بچووکترە لە کەم 63. ئەوجە ئێستا تەماشای ئەو لای دەکەم کە پیتەکە لەوەیە دەبینم کەم 7 لەوێ هەیە کەواتە ئەو کەم 7 نابی لەوێ هەبی دەبی هەردوو لای دابەشی کەم 7 بکەم. کەم 7 دابەش کەم 7 دەبیتە 1 ژمارەکە پیتەکە بەتەنیا دەمینێ، بەڵام چونکە ئەمن دابەشی ژمارەی نێگەتیڤم کرد کە کەمی لە پێشە ناچارم ئەو هێمای بگۆڕم لە بچووکترە لە بیکەمە گەورەترە لە یان یەکسانە بە. لێرەش نێگەتیڤ دابەش نێگەتیڤ دەکا پۆزیتیڤ و 63 دابەش 7 یەکسانە بە 9. پرسیاری 37 ڕووبەری لاکێشەی لای چەپ گەورەترە لە ڕووبەری چوارگۆشەیەک درێژی لایەکی بریتیە لە 5 سانتیمەتر. لاسەنگەیەک بنووسە و ئەم کەتوارە دەرببڕێت و شیکاری بکە. لێرە ئەو لاکێشە هەیە بنکەکەی یان بەرزیەکەی کێشەنیە 2 و بنکەکەی پیتی 3. پاشان لێرە ئەمن ئەو چوارگۆشەم هەیە درێژی لایەکی دەکاتە 5 سانتیمەتر. ئێرە 5 ئێرەش 5. ڕووبەری چوارگۆشەکە هەمیشە یەک لای لێک دەدەم لەگەڵ لایەکەی دیکەواتە ڕووبەری ئەو چوارگۆشەی دەکاتە 5 جاران 5 کە یەکسانە بە 25 سانتیمەتری دووجا. ڕووبەری لاکێشەکەی دەکاتە 2 جاران پیتی 3 بەڵام پێویست ناکە جارانی بنووسم لە مابەینیان تەنیا دەنووسم 2 3
ئەو جا ڕووبەری ئەو لاکەشەیە گەورەترە لە ڕووبەری چوارگۆشە، کەواتە 2 پیتی س گەورەترە لە 25. ئەو جا هەتا بمەوێ شیکاری بکەم هەردوو لای دابەش دەکەم بەسەر 2. پیتی س گەورەترە لە 25 دابەش 2 2 دابەش 2 1 5 دابەش 2 2 دەمینێتەوە 1 دابەش 2 5 گەورەترە لە 12.5 دەبی گەورەتر بی لە 12.5 پیتی س. پرسیاری 38 سەیەکی تەمەنی توانە لە تەمەنی مەریوان تێدەپەڕێت کە 10 ساڵە. لاسەنگەیەک بنووسە تەمەنی توانە بنوێنێت و شیکاری بکە. ئەوەی ڕاستیبی دەربڕینی یان نووسینی ئەو جۆرە پرسیارانە بە تایبەتی نووسینی کوردیەکە ڕەنگە زۆر ئاسان نەبی، بە تایبەتی هەندێک وشەی کوردی ڕەنگە لە هەرێمەکە تا هەرێمە چی دیکە بە جۆرە چی دیکە مانایە چی دی بدا، بەڵام لێرە ئەوەی ئەمن تێبگەم ئەو هایەکە تەمەنی سەیەکی تەمەنی توانە لە تەمەنی مەریوان تێدەپەڕی، واتە هێشتا زۆرترە. سەیەک ئەو هادەنووسرێ 1 لەسەر 3 1 لەسەر 3 تەمەنی توانە واتە جاران ت، چونکە توانە ئەگەر پیتێکی هەڵبژێرم دەنووسم ت تێدەپەڕێ واتە گەورەترە لە تەمەنی مەریوان کە دەکا بۆ وێنە م. هەتا بتوانم ئەو لاسەنگەی شیکارکەم دەبی یەکێک لە پیتەکان هەبی و هەیە تەمەنی مەریوان 10 ساڵە، لە جیاتی ئەو پیتی م دەنووسم 10 1 لەسەر 3 دیسان جاران پیتی ت گەورەترە لە 10. ئەو جا 1 لەسەر 3 وەکو ئەوی وایە ئەو هەش دەتوانم بینووسم پیتی ت دابەش 3 چونکە ئەو پیتی ت لێک درایە لەگەڵ ئەو یەکەی سەرەوە، ئەوها دەتوانم بینووسم لۆ ئاسانکاری، چونکە لای ڕاست دابەشە بەسەر 3 ئەمنیش دەمەوێت پیتەکە بە تەنیابی هیچ ژمارەیەکی نە لە ژێر بی نە لە تەنیشت بی نە هیچ، کەواتە هەردوو لای لاسەنگەکەی لێک دەدەم لەگەڵ ژمارە 3 3 دابەش 3 1 تەنیا پیتی ت تەمەنی توانە گەورەترە لە 3 جاراندا 30 واتە توانە لە 30 ساڵ گەورەترە یان زۆرترە. ئێستا گونجاوترین نواندن بۆ هەر یەک لەم لاسەنگانە هەڵبژێرە. ئەو پرسیارانە زۆر گرنگن، ڕەنگە ئاسانیش نەبن بەڵام زۆر گرنگ. پرسیاری 39 کەم 2 پیتی ساد بچووکترە لە 4دا. پێش هەموو شتێک ئەمن دەبی شیکاری کەم هەتا بتوانم یەک لەو وەڵامانە هەڵبژێرم، کەواتە دەچم شیکاری دەکەم، چونکە لای ڕاست کەم 2 هەیە، کەواتە دەبی لاسەنگەکەی دابەشی کەم 2 بکەم هەردوو لای دابەش نێگەتیڤ 2 دابەش نێگەتیڤ 2. لێرە نێگەتیڤ 2 دابەش نێگەتیڤ 2 دەکا 1 تەنیا پیتەکە بە تەنیا مایەوە، بەڵام زۆر ئاگام لێیە چونکە دابەشی ژمارە چی نێگەتیڤ دەکەم کەمی لە پێشە یەکسەر ئەمن ئەو هێمایی دەگۆڕم دەیکەمە پێچەوانەکە لێرە بچووکترە لە دەیکەمە گەورەترە لە و 4 دابەش کەم 2 یەکسانە بە کەم 7. ئەوجا ئێستا دەچم بزانم کامەیان پیتی ساد گەورەترە لە کەم 7. پێش هەموو شتێک تەمەشا دەکەم چونکە ئەمن یەکسانە بەم نییە، کەواتە ئەوە هەر هەڵەیە چونکە ئێرە یەکسانە بەش لەگەڵیتی، کەواتە ئەوە هەڵەیە، ئەوەی هەر هیچ تەمەشا ناکەم. گەورەترە لە واتە تیرەکە دەچیتە لای دەستی ڕاست و ئێرە ڕاستە چونکە ئەو لاسەنگەیە گەورەترە لە کەم 7. لێرە ئەوە کەم 7 و تیرەکەش دەچیتە لای دەستی ڕاست.
پرسیاری چل بە هەمان شێوە تەمەشای لایچەپ دەکەم، دەبینم لایچەپ پیتەکە دابەشی 5 کرایە، کەواتە ئەمە دەبی هەردوو لای لێکدەم لەگەڵ 5 ئێرە و ئێرەش. 6 جاران 5 سی گەورەترە یان یەکسانە بە پیتی ه. کەواتە دەتوانم ئەوها بینوسم ئەگەر پێم خۆش بی پیتەکە لە لای دەستی ڕاست بی، پیتی ه بچووکترە لە یان یەکسانە بە سی. ئەوجە کامەیان پیتە یەکسانە بە، ئەگەر تەمەشاکەم ئێرە یەکسانە بە نییە، کەواتە یەکسەر دەزانم ئەوە هەڵەیە، ئەوە هەر بە کەلک نایە. ئێرە و ئێرە یەکسانە بەی لەگەڵا، بەڵام کامەیان بچووکترە لە، ئەوە بچووکترە لە، ئەوە ڕاستە چونکە دەچیتە لای دەستی چەپ، بچووکترە لە سی. پرسیاری 41 هەڵا لە کوێدایە؟ نارین لە شیکارێکدا بۆ لاسەنگەی پیتی دابەش 3 گەورەترە یان یەکسانە بە 12. بەم شێوەیە هەڵەی نارین چیە؟ بەم شێوەیە س بچووکترە لە 36، واتە شیکارەکەی ئەو هابووە پیتی س گچکەترە یان یەکسانە بە 36. ئایا هەڵەکە لە چێە؟ با بە خۆمان شیکارکەین بزانین شیکارەکە. ئەگەر بینوسینەوە ئەو هایە پیتی س دابەش 3 گەورەترە یان یەکسانە بە 12، هەردوو لای لاسەنگەکەی لێک دەدەین لەگەڵ 3. لێرە 3 دابەش 3 یەک تەنیا پیتی س مایەوە، گەورەترە یان یەکسانە بە 3 جاران 12 دەکا 36. پێویست ناکە هیچ گۆڕانکاری بکەین چونکە لێکماندایە لەگەڵ ژمارەی پۆزیتیڤ، هیچ گۆڕانکاری ناکەین هەروەکو خۆیتی. لێرە نارین نووسیتی پیتی س گچکەترە، پێویست ناکە بگۆڕی چونکە لێرە هەمان هێمای بەکاردێنینەوە، پێویست ناکە ئەو هێمای ئەوها بیگۆڕین. پرسیاری 42 دەربڕینەکانی پتر نییە لە بەلایەنی زۆرەوە بچووکترە لە یان یەکسانە بە، ئاماژە بە هەمان پەیوەندیەکان لە نێوان بەهاکاندا دەکەن. مەبەستیان ئەوەیە کە ئەگەر هاتوو لە پرسیارەکەی ئەو چەند وشەیە هەبوو ئەوانە هەمویان یەک مانایان هەیە، واتە لاسەنگەکە بچووکترە لە یان یەکسانە بە، پتر نییە لە بەلایەنی زۆرەوە و بچووکترە لە یان یەکسانە بە هەمان شێوەیە. پرسیارێک بنووسە، ئەم لێرە پێویست ناکە هیچ پرسیاری بنووسم، ئەوە دەتوانن لەگەڵ مامۆستاکەی خۆتان ئەو جۆرە پرسیارانە چاکن. بەڵام ئەوەی گرنگە لێرە ئەو دەربڕینانە هەمویان یەک مانایان هەیە. پرسیاری 43 دوو ژمارەی سروشتی جووت یەکێکیان 3 ئەوەندەی ئەوی تریانە و سەرجەمیشیان بچووکترە لە 40، لاسەنگەیەک بنووسە بۆ دەربڕینی ئەم بارە و شیکاری بکە و هەموو جووتەکانی ئەو ژمارانە ناو بنێ کە لە توانادان. دوو ژمارەی سروشتی کە دەڵێ ژمارەی سروشتی واتە ژمارەکە نەکەرتە، نەفاریزەی لەگەڵا، نەکەمی لەگەڵا، ژمارەی پۆزیتیڤی سروشتیە کە لە سروشت هەیە. ئەگەر گریمان ژمارە یەکەم ناوی لێنێن ژ، ژمارەکەی دی چونکە 3 ئەوەندەیە کەواتە ئەویش دەکاتە 3 دانە پیتی ژ. ئەوجە سەرجەمیشیان واتە کە کۆیان دەکەینەوە کە پیتی ژ کۆ دەکەینەوە لەگەڵ 3 دانە پیتی ژ، ئەنجامەکە و سەرجەمەکە بچووکترە لە ژمارە 40. زۆر ئاسانە شیکارەکە. 1 دانە ژ لەگەڵ 3 دانە ژ دەبیتە 4 دانە پیتی ژ، بچووکترە لە 40. ئێستا هەردوو لای لاسەنگەکەی دابەشی 4 دەکەین، پیتی ژ بچووکتر دەبی لە 10، واتە ژمارە یەکەم لە 10 گچکەترە. باشە ئەو ژمارانەی کە جووتن لە 10 گچکەترن کامانن؟ با لێرە دایاننەی 8 و 6 و 4 لەگەڵ 2. ئەگەر ژمارە یەکەم 8 بوو، ژمارەی دووەم 3 ئەوەندەی 8 3 جار 8 دەکاتە چەند؟
دەکاتە 24 کە هەشتی کۆ دەکەینەوە لەگەڵ 24 ئەنجامەکەی چەندە؟ 8 و 4 12 2 یەکیش 3 دەکا 32 32ش لە چلی گچکەترە کەواتە ڕەنگە ژمارەکان یەکیان 8 بی ئەویدی 24 بی ڕەنگە یەکەچیان 6 بی ئەویدی کە 3006 واتە 18 سەرجەمەکەی دەکات چەند 6 و 8 14 1 و یەکیش 2 24ش گچکەترە لە چلی ئەوەش هەر باشە ڕەنگە ژمارە یەکەم 4 بی ئەویدی 3 ئەوەندەی چاری واتە 12 بی ئەنجامەکەی سەرجەمەکەی دەکات 16 16ش گچکەترە لە چلی ئەویش هەر ڕاستە ڕەنگە ژمارە یەکەم 2 بی ئەویت کەش 3 جار 2 6 و 2 6 یەکسانە بە 8 هەشتیش بچووکترە لە چلی کەواتە هەموو جووتەکانی ئەو ژمارانە ناوبنێ 4 جووت هەیە یان 8 و 24 یان 6 و 18 یان 4 و 12 یان 2 و 6 ئێستا ئامادەکاری بۆ تاقیکردنەوە و پێداچوونەوەی لول پێچی پرسیاری ژمارە 44 هەڵبژاردن لە وەڵامی جۆراوجۆر کام لاسەنگە ئەم نواندنە ڕوونکردنەوەیە دەردەخات با بچین تەمەشاکەین پێش ئەوەی تەمەشای هەڵبژاردەکان کەین تەمەشای ئێرە دەکەین یەکسانە بە یان گەورەترە لە هەیە چونکە تیرەکەش دەستە لای دەستی ڕاست کەواتە یەکسەر دەنووسین بۆ وێنە پیتی س گەورەترە لە یان یەکسانە بە ئەو ژمارەیە کەم سێ کامە تەواوە ئێرە تەواوە بەڵام ئەگەر یەکسەر تەمەشای هەڵبژاردەکانمان کرد ڕەنگە هەڵی بکەین ئەگەر بە خۆمان لێرە تەمەشاکەین و لاسەنگەیەک دانەین زۆر ئاسانترە بزانین کامە وەڵام ڕاستە پرسیاری 45 دلێر ویستی بایسکلێک بکڕێت کە نرخەکەی 600,000 دینارە بڕیاریدا کە هەفتانە بڕێک پارە پاشەکەوت بکات بۆ ماوەی 15 هەفتە ئایا کەمترین بڕە پارە چەندە کە پێویستە هەفتانە پاشەکەوتی بکات بۆ ئەوەی بگات بە ئامانجەکەی چونکە 15 هەفتەمان هەیە نازانین چەند پارەی دەبی پاشەکەوت بکە پیتەچی دادەنین لۆ پاشەکەوتەکەی لێکی دەین لەگەڵ 15 واتە پیتی پ بۆ پاشەکەوت کەمترین شت واتە باداینین گەورەتر بێ کێشە نییە بەڵام کەمترین شت دەبی 600,000 دینار بی 600 و 1000 ئێستا زۆر ئاسانە شیکاری ئەو پرسیارەی هەردوو لای دابەشی 15 وکە و بە بژمێر بزانە دەکات چەند ڕەنگە بکاتە 40,000 دینار هەفتانە ئەگەر هەڵە بوو بە بژمێر چاچیکە هەر یەک لەم هاوکێشانە شیکار بکە پرسیاری 46 کەوانە هەیە دەبی کەوانەکەی لابین ژمارە سێی لێک دەین لەگەڵ یەک بەیەکی ئەو پیتانەیان ئەو ژمارانە لە ناو کەوانەکەی هەیە سێ جاران ئەو پیتە کەم سێ جاران 4 12 یەکسانە بە 9 ئەو لای کە پیتەکەی لێ لای دەستی ڕاست ئەو ژمارە نابی لێرە بمینێ کەم 12 پێچەوانەکەی لۆ زیاد دەکەین کۆ 12 لۆ هەردوو لای هاوکێشەکە کەم 12 و کۆ 12 لە لای ڕاست دەبیتە سفر تەنیا پیتی سێ پیتی ق دەمێنێتەوە نۆی کۆ دەکەینەوە لەگەڵ 12 یەکسانە بە 21 ئەوجا هەردوو لای هاوکێشەکە دابەشی سێی دەکەین سێ دابەش سێ یەک تەنیا پیتەکە بە تەنیا دەمێنێتەوە 21 دابەش سێ یەکسانە بە 7 پرسیاری 47 دیسان کەوانە هەیە و ئەو کەم دووە لێک درایە لەگەڵ هەموو کەوانەکەی بەڵام ئێرە بە تەنیا دەینووسمەوە سێ پیتی ساد کەم دوو جاران سێ 6 پیتی ساد و کەم دوو جاران دوو 4 یەکسانە بە 8 ئێستا سێ دانە پیتی ساد کەم 6 دانە پیتی ساد دەکاتە کەم سێ دانە پیتی ساد
و کەم چوار یەکسانە بە 8. ئەو کەم چارە باش نییە لێرە هەبی دەیبەمە لای دەستی چەپ کۆچاری زیاد دەکەم لە هەردوو لای هاوکێشەکە. کەم 300 مایەوە لێرە ئێرە بووە بە 0. 8 و 4 یەکسانە بە 12. دابەشی کەم 3 دەکەم هەردوو لای، ئێرەش هەروە وا دەبیتە ئەو پیتە یەکسانە بە کەم 4. پرسیاری 48 کەوانەکە دیسان دەکرێتەوە 4 دانە پیتی ل کەم 28 یەکسانە بە پیتی ل کۆ 9. لێرە پیتی لە هەردوو لای هەیە، پێویستە لە یەک لای هەبی. باشترە هەمیشە گچکەکەی بینمە لای گەورەکەی، کەواتە ئێرە لا دەبەم دەهینمە لایەکەی دی لە کاتی لابردن لە لایەک لۆلایەک تەنیا هێمایەکە دەگۆڕێ. واتە ئەگەر لێرە هێمای کۆیە یان پۆزیتیڤە کە دەیهینمە لای دەستی ڕاست دەبیتە نێگەتیڤ، کەواتە دەبیتە ئەوە هەر لە لای خۆیتی، ئەوە هەر لە لای خۆیتی، ئەوە هەر لە لای خۆیتی، جارێ تەنیا ئەوەی لا دەبم. پیتی یەک ل دەبیتە 4 پیتی ل کەم یەک دانە پیتی ل کەم 28 یەکسانە بە 9. ئێستا 4 پیتی ل کەم یەک پیتی ل 3 دانە پیتی ل دەمینێتەوە کەم 28 یەکسانە بە 9. ئەو کەم 28ش باش نییە لێرە بیدەی بە مەلایەکەی دەبیتە کۆ، کەواتە 3 دانە پیتی ل یەکسانە بە 9 کۆ 28. ئەو جا کۆی دەکەمەوە 9 8 17 2 1 3. 3 دانە پیتی ل یەکسانە بە 37. ئەو جا هەردوو لای دابەشی 3 دەکەین بزانە دەردەچی چەند پیتی ل یەکسانە بە 37 دابەش 3. هەموو کەس دەتوانی ئەوەی دابشکە بزانە پیتی ل کردیە چەند. بێگومان فاریزەی لەگەڵە یان کەرتی لەگەڵە ژمارەی تەواو نییە. لێرە هەتمە کۆتایی لاپەڕاست 113 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.